الآن نائب سوران عمر. نعم. نرحب بدولة الرئيس. بەڕێز سەرۆک وەزیران و وەزیرە بەڕێزەکان، ڕوونکردنەوە دەدەم لەبارەی ئەو نەوتەی لە هەرێمی کوردستانەوە دەچێتە دەرەوە یان بە قاچاغ دەبرێت وەک بەڕێستان باستان کرد. هو تهريب من قبل فصائل المسلحة. لە ڕاستیدا ئەوە بە قاچاغبرتنی نەوتە لەلایەن هەندێک گروپی چەکدار یان لایەنی سیاسی کە لای ئێوە و هەموو لایەک ئاشکرایە. لە ناویدا 100,000 بەرمیل لە کەرکووک کە بۆ وڵاتانی دراوسێ دەڕوات. بخصوص رواتب موظفي إقليم كردستان دولة الرئيس. سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێم، کێ بەرپرسە لە نەناردنی موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان؟ حکوومەتی هەرێم بانگەشەی ئەوە دەکات کە هەستاوە بە بەجێگەیاندنی ئەرک و پابەندیەکانی سەرشانی. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی فیدراڵی بەرپرسە لە نەناردنی موچەی فەرمانبەران. ئەگەر حکوومەتی هەرێم پابەند نییە، بۆچی فەرمانبەران ببنە قوربانی ناکۆکیەکانی نێوان هەردوو حکوومەت؟ سوپاس. شكرا لكم.